بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی خۆشەویست داین لە بەرنمەیەم جارەژا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی کە ڕایید بۆ لە ئەمنی پێشووی عێراق لەم بەرنمەیە و بەرنمەکانی داهاتووشدا باسی کار و ئیشەکان یەکەین لە کەرکووک و بە تایبەتی ژەمانەوێت لەسەر تعریب شایەتیمان بۆ بداوە لەسەر ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و کۆمەڵی بابەتی گرنگی تر کە پەیوەندیان بە مێژووی کوردەوە هەیە ئەو بۆ خۆی لە نزیکەوە ئاگاداریانە. کاک سەباح بەخێر بێتەوە بۆ بەرنامەی پەنجەمۆر. سڵاوتان لێبێت و زۆر خۆشحاڵم کە لەگەڵتان بەردەوام و شایەتی لەسەر کۆمەڵی ڕاستی دەدەم بۆ خەڵک بۆەوەی بزانن چی ڕوویدا و بۆچی ڕوویدا و هەتا گەیشتینە ئێستا. زۆر سپاس، ئێمەش خۆشحاڵین. ئێمە لاڵقەی پێشوودا باسی کۆمەڵی بابەتی گرنگمان کرد کە پەیوەندی بە نەجەف و مەرجعیەت و ئەوانەوە هەبوو، بەڵام لە مەڵخەیەدا ئەمانەوێت زیاتر تەرکیز بکەین لەسەر کەرکووک، کارەکانی تۆ لە کەرکووک. کەی گواسترایتەوە بۆ کەرکووک و بۆچی؟ لە کۆتایی ساڵ 1986 لە بەڕێوەبەرایەتی ئەمنی نەجەفەوە فەرمانی گواستنەوەم بۆ ئەمنی کەرکووک دەرچوو. پەیوەندیم کردو بوومە ئەفسەری شەعبەی پێنجەم کە پەیوەندیدار بوو بە چالاکی کۆنەپەرستانە لەو پارێزگایە. بەڵێ، ئێوە ینی لە هۆبەیەکی تایبەت کارتانە کرد لە کەرکووک؟ شەعبەی پێنجەم بەشێکی تایبەتمەند بوو بە چاودێری چالاکی و جموجۆڵی کۆنەپەرستانە، واتە حیزبە ئیسلامیەکان بەگشتی. بەڵێ، ئەرکی دائیرەی ئەمن لە کەرکووک بەگشتی بەرامبەر بە کورد چی بوو؟ ینی چ ئەرکێکی لەسەر شان بوو؟ چی ئەکرد؟ کارەکانی چی بوو بەرامبەر بە کورد بە تایبەتی لە کەرکووک؟ خۆی بەڕێوەبەرایەتی ئەمن لە پلەی یەکەم پەیوەندیدار بوو بە پرۆسەی تعریبی ئەو پارێزگایە بۆ ئەوەی کورد دوور بخرێنەوە لە مەترسی دەست بەسەرداگرتنی کەرکووک. ئەمە چالاکی پلەیەکی بەڕێوەبەرایەتی ئێمە بوو. من ئاوا لە کارەکە تێگەشتم، چونکە ئاگاداری هەموو ڕێنمایی و هەموو بڕیارانم کە ئامانجەکەیان سنوودارکردنی وجودی کورد بوو لە کەرکووک. بەڵێ، جا ئێمە بە درێژی باسیەوەکەین پرسیارمان هەیە لەسەرەوە، بەڵام ئەمەوێ بزانم مێژووی تعریب بە کورتیش بێ بە تایبەتی لە دەوروبەری کەرکووک لە کەیەکەوە تعریب دەستی پێ کردووە؟ چونکە من لەگەڵ زۆر کەسا گفتوگۆم کردووە باسیەوەکەن کە تا ساڵی 60ەکانیش ژمارەی عەرەب بە چاو تورکمان و کوردەوە زۆر کەم بووە، ینی عەرەبی زۆر لێ نەبووە لە کەرکووک. کەواتە تعریب لەکەی ئەگەڕێتەوە بۆ کەی لە کەرکووک مێژووی تعریب؟ بەڕاستی لەبەرەوەی هەتا ناوەڕاستی هێشتاکان لە بەڕێوەبەرایەتی ئەمنی کەرکووک کارم نەکرد بوو، بۆیە بۆردی نازانم سیاسەتی تعریب کەی داڕێژاوە و کەی جێبەجێکرا. من کە چووم تعریب هەبوو، بۆیە دەتوانم باسیەوەتان بۆ بکەم کە لەو ماوەیەی من لەوێ بووم چی ڕوویدا. وممكن أتحدث عما كان يدور في الفترة التي أنا مطلع فيها. بەڵام ڕاستەکەی، بەڵام ئەوەی من بزانم وابزانم زاواکەی ئێوە لەوێ بوو، ئایا ئەویش لە چوارچێوەی تعریبە هاتبووە کەرکووک لە ڕێگەی ئەوە هیچ نازانی؟ ماڵی خۆش کرد لە کەرکووک بەشێک نەبوو لەوانی کە بۆکو عەرەبی بڵێن هاوردە هاتبوون یا تعریب؟ ئەوە وایە؟ نعم أحسنت. بەڵێ ڕاستە. خۆ ئەگەر باسی تعریب بکەین لەسەرەتاوە لەوانەوە دەست پێ دەکەین کە دەیان ناسین یان ئەو شتانەی ئێمە کردومانن. بۆیە بڵێ ئەوان سەرەتا هاتنە سلێمانبەگ، ئەوان عەشیرەتی شمەرن، ئەوانیان هێنا و لە سلێمانبەگ نیشتەجێیان کردن لە حەفتاکان. بەڵام لەبیرم نییە ساڵێک بوو، بەڵام لە حەفتاکان هاتن. دواتر ئەوان گواستیانەوە بۆ ناوچەی دیبەگە سەر بە شاخ. ئەو شوێنە پێشتر لە ساڵانی 60ەکان حەواس زدێدی لێبوو
کە سەرۆک هۆزێکی خزمی سەرۆک هۆزەکەی ئێمەیە منیڤ الحەواس. بەڵام ئەمان خەڵکی ناوچەیەکن لای سامەڕە، ئەوانە لە شێخەکانی شممەری لای سامەڕە. حەواس زدێت لەوێ بووە. شممەری جێربا بۆ جاری دوم گوازرانەوە بۆ ئەم ناوچەیە. بێگومان دەست بەسەر زەویەکانیان داگیرا و کوردەکان ڕاگوێزران. هەرچی زەوی دیبەگە هەبوو لەو شوێنەی فڕۆکەکەی وەزیری بەرگری لێکەوتە خوارەوە هەتا لای ڕۆژهەڵات، هەتا دەگاتە زێ، واتە تا دەگاتە دووبس. ئەو ناوچەیە و ئەو هەموو زەویە بەرینە جوانە کە دەکەوێتە ناوچەی بارانەوە و زۆر گونجاوە بۆ چاندنی گەنموجۆ. هەر هەمووی لە کوردەکان زەوت کرا و بە فەرمی درا بەوانە، واتە لە سەریان تاپۆکرا. هەمووی زەوی کشت و کاڵیە، بۆیە بەڵێ هۆزێکی گەورە بوون، هاتن ئەو زەویانیان بۆ خۆیان برد. ئەوەیە سیاسەتی تعریب کە بریتە لە ڕاگواستنی خەڵکو و تەنانەت کوشتنیان ڕێگاوا بوو. مرۆڤ کە ماڵ و حاڵی لێداگیرکرا، ئەو ماڵ و حەڵاڵە مرۆڤ بەچی دەکوژێ و دەمرێ؟ بەوەی کە لە ماڵ و حەڵاڵی خۆی ڕووتی بکەیتەوە. ئەو ماڵ و حەڵاڵە لە سەردەستی و خەڵکە دەرهێنرا و درایە خەڵکانی دیکە. ئەو خەڵکانەی دیکەش من خۆم زۆر جار سەردانی ئەو ناوچانم دەکرد و دەچوون بۆ ماڵی خوشکم لە دیبەگە. ئەو ناوچەیە تا دەگاتە پەلکانە و سەر بە شاخ هەمووی دەگەڕام و خەڵکم دەبینی. ناوچەیەکی پڕ لە کێشە بوو بە ئەندازەی ئەوەی کە مرۆڤی ئازار دەدا. جارێک کێشەیەک لە نێوانیان ڕوویدا. ئەو عەشیرەتە لەگەڵ کۆمەڵی خەڵکی چەکدار تووشی کێشەهاتن. ئەو هۆزە گورزێکی بەهێزیان لەو چەکدارانەدا، بەڵام چۆن؟ بە شێوازێکی تاوانکارانە. مەبەست لەو چەکدارانە کێن؟ ینی کێنە و چەکدارانە؟ کێ بوونەوانە؟ دەڵێن یەکێتی بوون، بەڵام خەڵکی چەکدار بوون و خەڵکی گوندەکانی نێوان مەخمور و هەولێر بوون. ئەم هۆزە بەرەو ڕووی کۆمەڵی هێرش بوونەوە، لەوانە جارێک مەڕووماڵاتیان ڕەفاندەبوون. ئەم هۆزەش وەڵامیان دانەوە و چوون پەلاماری کۆمەڵی گوندیاندا کە زنجیرەیە گوندی کورد بوون. ئێستاش ماوە، پەلاماریاندان و ئەمانیش مەڕووماڵاتی ئەوانیان هێنا، هی کوردەکان هێنایان و لای خۆیان گلیاندایەوە. هەرۆگەوەی ئێمە لە دەوڵەتدا نەبین، کۆمەڵێ باند بین، ئەم بدزێ و ئەو بڕفێنێ. دەوڵەتیش پشتی هۆزەکەی گرت، تەنانەت خەڵاتی کردن کە ئەو کارەیان لە دژی کوردەکان کردووە بۆ ئەوەی مەڕووماڵاتەکەیان ئازاد بکەن. ئەوە بوو ئازادیان کردن لە ترسی مەڕووماڵاتەکەی خۆیان کە ڕفێنرا بوون بۆ پەلکانە. ئەمە یەکێکە لەو ڕووداوانەی لە نزیکەوە ئاگام لێ بوو. هەروە ئەو شتەی دواتریش ڕوویدا لە زنجیرەی دووەم، ئەو کاتە بوو کە ژمارەیەکی دیکەی شممەری تۆدایان لە باشوورەوە هێنا و بە درێژایی ئەو زنجیرەیە نیشتەجێیان کردن کە دەکەوێتە نزیک پردێ. ئەو زنجیرەیە سنووری چیاکارەوە بوو کە بۆڕی نەوتی پێدا تێدەپەڕێ. ئەو هۆزە بۆ پاراستنی بۆڕی نەوت هێنرا بوون، بۆ بیانوە کە بۆڕی نەوتی لێ و نەوت بۆ بەندەری جەیهان دەگوازێتەوە. هاتن ئەم هۆزایان لەوێ جێگیر کرد. هۆزی شمەری تۆدا لە لای ڕاستی زنجیرە چیاکە بوون، لە نزیکی پردێ و لە لای چەپیشی شممەری جێربای لێ جێگیر کرا. ئەمە تعریبێکی ڕوون واشکرایە و ئەنجامەکەشی ئەوە بوو کە ئێستا باسی دەکەین. جگە لەلایەنی سیاسیەکەی ئەوەی کە هیزانین مەسەلە ئەوەیە کە خاچی کورد بکرێ بە عارە، بەڵام ئەی باشە ئەوانە بیریان لەلایەنە ئاینی و کۆمەڵایەتیەکە نەدەکردەوە. خۆ عاشایری عەرەبیش خاوەنی کۆمەڵی پرەنسیب و ئەخلاقیاتی خۆیانن. چۆن بوو کە ئەوە قبوڵیان نەکرد؟ ئایا خۆیان ئاهاتن یا حکوومەت هانیەدان؟ یعنی چی بوو کە وای کرد بوو ئەو شتانە بخانە بن پێ؟ ئەو
ئەوە بە تەواوی ڕوونا کە لە ڕووی ئاینەوە ئەم زەویانە بە داگیرکراو دادەنرێن. مڵکێکی داگیرکراوە و نابێت دەست بۆ مڵکی خەڵکی دیکە درێژ بکەیت، چونکە تۆ دەزانی ئەمە داگیرکردنە. کاتێک کە کوێتمان داگیر کرد، زۆر عێراقی هەبوون ئامادە نەبوون ئەو شتومەکانە بکڕن کە لە کوێت دزرا بوون، چونکە دەیانزانی ئەوە مڵکی خەڵکە و داگیر کراوە. زۆر عێراقی وە هەبوون. ئەم عشیرەتەش کە خزمی خۆیش من، بەڵام ئەمە ڕاستیە و دەبێ ڕخنەی لێ بگرین. چۆن بوو ئاوە باسی بکەین؟ چۆن داگیری دەکەی و دەستی بەسەردا دەگری؟ کوردانی ئەو ناوچێت تەنانەت لە دوای 2023 نەیانتوانی ئەو زەویانەی خۆیان وەربگرنەوە. بیهێنە پێش چاوت، ماڵی خوشکی من قەرەبوویان لە کورد وەرگرتووە لە بەرامبەر ئەوەی زەویەکانیان بۆ گەڕاندوونەتەوە. 5 ملیارد دیناریان وەرگرت، واتە نزیکەی 4,500,000 دلار بەهای زەویە کە مڵکی خۆیان نەبووە وەریان گرت و ئێستا کەیف و سەفای پێوە دەکەن. ئاخرەمە زوڵمە، ئەمە وێرانکردنی مەزلوم و پایدارکردنی زاڵمە. خۆجگە لەمەش لە هەموو شتێکدا پشتیوانی کراون. ئۆتۆمبیلیان وەرگرتووە، چەکیان وەرگرتووە، پێداویستی کشت و کاڵیان لە بانکی کشت و کاڵ وەرگرتووە. ئەم ناوچەیە خۆی لە بنەڕەتدا سەر بە قەزای مەخمورە و مەخموریش لە بنەڕەتدا سەر بە هەولێر بوو. بەڵام لەگەڵ ئەوەش خرایە ناو ململانەوە لەسەر کەرکووک، واتە ئەم ناوچەیەیان دابڕی بۆەوەی لە هیچ بارێکدا لەسەر ئەو ناوچانە حساب نەکرێت کە سەر بە هەولێرن یان سەر بە مەخمورن. لکاندیان بە کەرکووکەوە بۆەوەی لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە بکەوێتە خزمەتی پرۆسەی تعریبی کەرکووک. کەواتە ئەوان جگەلەوەی کە زەویەکانیان داگیرەکرد ئیمتیازاتی تایبەتیشیانەیانێ بە عەرەبە هاوردەکان؟ بەڵێ بەڵێ، ئەم هاوردانە لەم 10,000 شتانەیان وەرنەگرت. ئەوانە تەنیا زەوی کشت و کاڵی و پشتیوانی بەردەوام و پیکاب و زۆر شتی دیکەی کشت و کاڵی و ئامێری کشت و کاڵی و تۆوی دانێوێڵە و ئەو جۆرە شتانەیان وەرگرتووە. سنوية من القبيل هذا، يعني أراضي خاصة. يعني ئەم پرۆسەی ڕێکخراوەی کە لەلایەن یعنی ڕێکخرابوو لەلایەن حکوومەتی عێراقیەوە، گەر زیاتر باسی وردەکاریەکانی بکەین لەلایەنی گۆڕانکاری دیموگرافی لە کەرکووک بە تایبەتی، یعنی وردەکاری زیاتر چی هەیە کە باسی بکەین کە بە شێوەیەکی ڕێکخراو، یعنی بە شێوەیەکی مەنەظەم ئەم کارە ئاکرا. حکوومەت جگە لەوانە شتی تر چیە کرد؟ ڕاستیەکەی من خۆم ماوەی چەند مانگێک سەرۆکارم لەگەڵ لیژنەی تعریب بوو. لیژنەیە کە بوو لە پارێزگا تایبەت بە تعریب. ئەو کەسانەی کە لەو لیژنەیەدا بوون و ئامادە دەبوون وەکو لە یادم بێت بەڕێوەبەری کاروباری ناوخۆ لە پارێزگا بوو. منیش دەچووم، بەڵام بە بەردەوامینا مانگانە کۆبوونەوەیەکمان هەبوو، بەڵام کاری من تەنیا ئەوە بوو گوێ بگرم بزانم چی دەگوزارێ. جا ئەوەی بەباشی لە یادما خاڵی یەکەم مەسەلەی نفوس بوو. چی دەکرا؟ کەرکووک خۆی وەکو شارەکە لە ڕووی دانیشتوانەوە زۆرینەی تورکمان بوو. ئەوانی دیکەش هەبوون، کورد و عەرەب، بەڵام زۆرینە تورکمان بوون. لە ناوچەکانی دەوروبەری ئەوانەی لە سلێمانی نزیکن یان هاوسنورن لەگەڵ هەولێر یان لە خوارەوە لای داقوق و ئەو ناوچانە، ئەوانە زۆرینەیان کورد بوون. ئەو بەپێی ئەو شتانەی دەم خوێندنەوە. جامەش لە چوارچێوەی ڕێنمایەکانی پارێزگا و حیزب دەبوو بە جۆرێک کار بکەین ژمارەی کورد لەو ناوچانە کەم بکەینەوە. باشوور و ڕۆژاوای کەرکووک زۆرینەیان عەرەب بوون، گوندەکانیان عەرەبین. اینجا ئێستا سەیری ئەم هاو کێشەیە بکە. ئەمە ئەو شتەیە کە ئێمە کارمان لەسەر دەکرد. شاری کەرکووک بۆ ئەوەی لە ڕووی دانیشتوانەوە بگۆڕێ ڕێنمایی نوێ بۆ فەرمانگەی تاپۆ دەرچوو، مەسەلەی کڕین و فرۆشتن. ئەمە ئەو شتەیە کە پیشانت دەدات ئەم پرۆسەی تعریبە چۆن کراوە. ڕێنمایەکە ئاوا بوو، ئەگەر کوردیت و مڵکت هەیە دەتوانی مڵکەکەت بفرۆشی بە عەرەب و بە تورکمان و بە کوردیش. ئەگەر عەرەبی دەتوانی مڵک لە کورد و لە تورکمان و لە عەرەبیش بکڕی. ئەگەر تورکمانیت مافیەوە نییە مڵک بفرۆشی، تەنیا مەگەر کڕیارەکە عەرەب بێت. نەی دەتوانی مڵک بە کوردێک بفرۆشێ، واتە چوارچەوەیان بۆ دانابوو.
ما يبيع الكردي ولا يبيع ئەم پرۆسەیە لكردي. ئەگەر بەباشی لێ وردبیتەوە دەبینی چ زوڵمێکی هذه تێدایە. عملية لو تستقرأها بشكل جيد راح تعرف من خانۆکەم پارە ناکات لەبەرەوەی عەرەبە کەس نایکڕێ کورد و تورکمان ناتوانن لێم بکڕن أنا عربي کەچی خانووی کورد بە خێرایی دەفرۆشرا الكردي ما بۆچی؟ يقدر التركماني چونکە لا شارەکە يقدر. دەبوو تعریب بکرێ بينما بيت الكردي بۆیە بسرعة. دەبووایان لێ بکەین زوو بیفرۆشە. لأنه نريد نعرب المدينة ولهذا بأسرع وقت أريد أخليك تبيع. بەڵێ کەواتە کورد نەیەتوانی هیچ بکڕێ تەنیا یتوانی بیفرۆشێ. فقط تەنیا دەیتوانی بیفرۆشێ و هذا مسؤول. لە کوردیش بیکڕێ. لاحظ ئەمە ڕێ پێدراوە بوو. تەمەشای ئەم ڕێنماییە بکە. سەرڕای سادەیەکەی چونکە ئەوە کە باسی دەکەی وا دەزانی شتێکی بێقیمەتە. معها شنو؟ لەبەر خۆتەوە دەڵی چییە؟ عەرەب دەتوانێت لەکوێ بکڕێ و کورد دەتوانێت بەکوێ بفرۆشێ. من يجينا بايع بەڵام ئەوە ئێمە بووین ئەم ڕێنمایانەمان جێبەجێ کرد. لك كصباح. کاتێک کڕیار و فرۆشارێک داهاتن بۆ نمونە کاکاوە دەیەوێت مڵکێک بفرۆشێ بە سەباح. مديرية الأمن تبحث معاملاتەکە دەچۆ بەڕێوبەرایەتی ئەمن عن قومية لەوێ لێیان دەکۆڵیەوە کاکاوە لە چنەتەوەیەکە صباح. سەباح لە چنەتەوەیەکە نعطي المعلومة. زانیاریەکانمان دەنارد صباح عربي. سەباح عەرەبە و کاوە کووردە ئەمە دەتوانێت بۆی بفرۆشیاننا ئەگەرنا دەستبەجێ ڕەت دەکرایەوە يعني واتە هەموو کڕین و فرۆشتنێک دەهاتەوە دایرەی ئێمە. هذا ئەمە کارێکی نامرۆڤانە و زۆر ترسناکە و بیرۆکەیەکیشمان دەداتێت دەربارەی ئەوەی لەو ماوەیەدا چی کراوە. بەڵێ کەواتە ئەمنی کەرکووک ڕاستەوخۆ سەرپەرشتی بە شێوەیەک لە شێوەکان تعریبیە کرد. طبعا بێگومان هذا هو التنفيذ هو جێبەجێکردنەکەی لەسەر ئێمە بوو. تنفيذية أمنية. ئێمە لایەنێکی جێبەجێکاری ئەمنی بووین ڕاگواستن هەر کەسێک کێشەی بناباوە هەر کوردێک کێشەی دروست کردایە یان هەر تۆمەتباریش با بالعراق خۆ دەزانی لە عێراقدا هەمیشە تۆمەتبار تاوانبارە ولو تثبت براءة تەنانەت دەگەر بێتاوانیشی عكس بسەلمێنی موجود في العالم. ڕێک پێچەوانی ئەوەی لە دنیادا باوە هەموو جیهان هاوار دەکەن تۆمەتبار بێتاوانە تا ئەو کاتەی تاوانەکەی لەسەر تثبت دەسەر إدانته. طيب ليش احنا ئەی بۆ لای ئێمە هەتا ئەم ساتەش بە پێچەوانەیە نتكلم هذا لە عێراقدا هەروە بووە في العراق. هەر کەسێک وەکو تۆمەتبار بێتە بەردەمت تۆک لێ کۆڵەر دەتەوێت تۆمەتەکەی لەسەر بسەلمێنی باشە بۆ کاری تۆ ئەوەیە ڕاستیەکە بزانی عندما يثبت جار کاتێک شتێک لەسەر کوردێک سەرما باە دەستبەجێ ڕیان دەگوەست بەخۆی و خێزانەوە بە شەوی تاریک شتەکانیان فڕێ دەدای ئۆتۆمبیلێکە و ڕەوانەی ناوچە کوردەکانیان هذا دەکردن. الترحيل أيضا ئەم تەرحیلش بە هەمان شێوە بەشێک بوو لە تعریب و گۆڕینی دیمۆگرافیای شارەکە. في المدينة. طيب ليش؟ باشە بۆچی خلونا نعيش في لێگەڕێن لە هەموو شوێنێک بتوانین بژین في كل مكان. کورد لە کوێویستی بژی تورکمان لە کوێویستی بژی و عەرەب لە کوێویستی بژی يعيش في كل مكان. هذا پەیامە عێراقە تۆ بۆچی ئەو کێشەکانی دەگۆڕی چونکە کاو کێشەکانت گۆڕی ئیدی مافی حکومڕانیە وڵاتە لە دەست دەدەی حكم هذا البلد. ئەوە بووکە ڕوویدا. بەڵێ تۆ باسیەوەت کرد کە زۆرینەی ناوشاری کەرکووک تورکمان بوون بەڵام ئەگەر ئەو پرسیارێکی مێژوویە بە ئەوەش باسکەین ساڵی 57 کە سەرژمێری کرا لە کەرکووک و لە عێراقۆوانە یعنی ئەوە بەڵگەیەکی مێژوویە کە زۆرینەی کەرکووک کورد بوون چۆن بوو کەوای لێ هاتبوو کورد کەم بێتەوە و تورکمان زیاتر بێت لە ناو کەرکووکە خۆ بەڵگەیەکی مێژووی عێراقی خۆیەتی. بەڵێ كما تحدثت وەکو گوتم من درەنگ هاتم کاتێ نووسراوەکانی لیژنەی تەرحیلی پارێزگام خوێندەوە چیم بینی ماذا قرأته دەرەنجامی ئەو شتانە بینی کە لە ساڵانی پێشتردا کرابوون 20 ساڵی پێشتر چی کرابوو ئەوە ئێمەی گەیاندبووە ئەو ئامارە کە ژمارەکانیم بە تەواوی لە یاد نییە بەڵام پوختەکەیم لەبیرە بە گوێرەی ئەوە زۆرینەی دانیشتوانی ناوشاری کەرکووک تورکمان بوون ئەو شوێنانەشی دەوروبەری کە باسم کردن کوردی بوون و لای باشوور و ڕۆژاواشی عەرەب بوون جا ئەمە بۆ ئەو کاتەی دەوڵەت ئەنجامێکی خراپ نەبوو ئەو باش بوو کە پرۆسەکە گەیشتووە و ئاسە و بەڵام زیاتریان دەویست بەچی دەتوانین زیاتر بیگۆڕین بەڕاگواستنی کورد چەندی بتوانین دیمۆگرافیای ناوچەکە بگۆڕین ديموغرافيا المنطقة ئەوەندە نزیک دەبینەوە لە ئامانجی دوورخستنەوەی کورد لە کەرکووک بیرۆکەکە بەو شێوەیە بوو چەندی بتوانین وا لە کورد بکەین کە بڕۆن يعني تشجيع إلى أنه الكردي يغادر. کورد لە ماوەی 5 خولەک دەچوو و ڕەزامەندێکی دەهێنا کە دەیەوێت شوێنی نیشتەجەبوونی بگۆڕێ و لە کەرکووک بڕوات بەڵام ئەگەر عەرەبێک داوای شتی وای کردبایە
دەبووە سە بکە یان بەرتیل بدە بۆەوەی ڕەزامەندی وەرگێ و بتوانێت لە کەرکووک بڕۆت. بەڵێ کەواتە باو پرسیارە کەمان چەنگە تۆزە ئیشارەت پێدا بەڵام دایرەی تاپۆ لەمەیە دەوری چی و ینی ئەمەش وەکو بەشێکی دیاریکراوی مەسە یاسایی دەوری چی بوو لە تعلیبکردنە؟ هەڵبەت ئێمە هێشتا باسی بابەتی دابەشکردنی زەویمان لەسەر هاوردەکان نەکردووە، ئەوانەی لە پارێزەکانی دیکەوە داهاتن. سیاسەتی هاندانی هەژارەکان لە پارێزگەکانی دیکە بۆ ئەوەی بێن لە کەرکووک دابنیشن ئەمە بابەتێکی دیکەیە، بەڵام بەشێکی سەرەکیشە. تۆ زەوی دابەش دەکەی؟ بەڵێ باسی ئەوە ناکەین بڵێ بەڵام ئەمە بابەتێکی سەرەکیە لە باسەکەدا. کەواتە مادام باسی ئەومان کرد دەکرێت هەر ئێستا باسی ئەوەش بکەین ینی باسی ئەو مۆسوعە بکەین بیبەسینەوە بە تاپۆکەیشەوە. بەڵێ ئەم هاوردانە من ژمارۆشتم لە یاد نییە بەڕاستی، بەڵام لە یادمە کە زەویان وەرگرت و یەکی بڕێک پارەشیان وەرگرت بۆ ئەوەی بیکەن بە خان و وەتەی دانیشتە جێ ببن. ئەمە تایبەتە بۆ ئەوانی کە لە پارێزەکانی باشوورەوە داهاتن. ئەم سیاسەتە کاریگەریەکی ئەرێنی هەبوو لەسەر پرۆسەی گۆڕینی دێمۆگرافیای شارەکە و بە شێوەیەکی سەرسوڕهێنەرانەش سەرکەوتوو بوو. لە دوای ئەوە ئیدی دەمانگوت هەست بە گۆڕانکاری لە ناو شار و دەوروبەری دەکەین. بەڵێ ئەی فەرمانگەی کشت و کاڵ ئەوانە دەوریان چی بوو بە تایبەتی لە پێدانی زەویەکانی کورد بە عەرەب و تاپۆکردنیان لەسەر ئەوان و ئەمانە ئاسانکاری خێرایان نەکرد بۆ عەرەبە هاوردەکان بۆ ئەوەی مڵک و ماڵی کورد لەسەر ئەوان تاپۆ بکرێ یاخود زەویەکانی کورد بدرێ بەوان؟ ئەوەشم بە باشی لە یاددا کە لە ناوچەی پیشەسازی زەوی و شوێنیان دەدایە عەرەب. عەرەب بە تایبەتی لەوەدا ڕیسپەر کرابوون کە دەیانتوانی زەوی وەربگرن و بیکەن بە گەراج یان پرۆژەی دیکە لە ناوچەی پیشەسازی بنیاد بنێن. هەروەها لەو ناوچانێک کە دواتر پرۆژەی نوێی ئاودێریان لەسەر جێبەجێکرا لەوێش زەویان دەدایە عەرەبەکان. تەنانەت یەکێکی وەکو سەدام کامل ڕوبەرێکی بەرفراوانی لە ناوچەی نزیک داقوق وەرگرت چونکە ئەو ناوچەیەش کەوتو بۆ چوارچەوەی پرۆسەی گۆڕینی دێمۆگرافی. لەوێش زەوی زۆریان بەخشی. تەنانەت پێشنیازیان بۆ منیش کرد بەڵام زەوی کشت و کاڵیم ناوێ گوتیان گەراجێک وەرگرە واتە زەوی پیشەسازی بەڵام هیچ داوایەکم پێشکەش نەکرد و وەرم نەگرت. خۆیان ناویشان نووسیم بەڵام نەمویست و بە دوای دانەچوم. ڕەنگە ئێستا بچمە شارەوانی کەرکووک ناوی خۆم بدۆزمەوە کە لە ناوچەی پیشەسازی گەراجێکم بناوە. بە کورتی عەرەب هاان دەدران بۆ ئەوی ببنە خاوەنی زەوی و قەرزی کشت و کاڵی وەرگرن بە تایبەتی لەو شوێنانەی بە پرۆژە نوێیەکانی ئاودێریەوە دەبەسترانەوە. شتەکە ڕوون و ئاشکرا بوو کە تۆڕێکی بەهێز چندراوە کە هەموو لایەک تێیدا ئەرکێکیان هەبوو. بانکی کشت و کاڵی و بانکی پیشەسازی و فەرمانگەی تاپۆ و پارێزگا و هەموویان بە واراستەیە کاریان دەکرد. ئاراستەی تعریب. کەواتە هەموو ئەو دایرانە ئاگایان لە کارەکانی یەکتری بوو هاوکاری یەکتریان نەکرد کشت و کاڵ و تاپۆ و دایرەکانی تری ناو کەرکووک لە مەسەلەی تعریب ئەمە بەس. بەڵێ ئەمە شتێک بوو لەسەری کۆک بوون کەسێکیان نەدەهێنایە ناو ئەو لیژنانە نوێنەرایەتیان بکات. مەبەستم لیژنەکانی تعریب ئەگەر کەسێکی ناسراو نەبایە و بیرکردنەوەی بەو ئاراستەیە نەبایە واتە نەدەبووە هەڵوێستێکی هەبێت جگە لەو هەڵوێستەی کە لایەنگر و پشتیوانی تعریبە. من دژی تعریبم و پێکەنینم بەوە دەهات بە تایبەتی ئەو مەسەلەی تاپۆ و کڕین و فرۆشتنە. تەنانەت چەند جارێک لای بەڕێوەبەری کاروباری ناوخۆ لە پارێزگا کە ناوی عومەریە و خەڵکی مووسڵا زۆریش برادرمە بەو ڕێنمایانە پێدەکەنین کە عەرەب نابێ بە کوردی بفرۆشێ و کورد دەبێ بەکەی بفرۆشێ. گاڵتەجاڕی بوو. خۆمان لە نێوانی خۆمان کە قسەمان دەکرد وەکو گاڵتەجاڕی باسمان دەکرد. ماوەی سێ مانگێک چوومە ناو دانیشتنەکانی ئەو لیژنەیە و تەماشای کارەکانم دەکرد و بەشداری کۆبوونەوەیانم دەکرد. لە ناکاو منیان لەوەی کێشایەوە
لەوانەیە هەرە عومەریە زانیاریدا بێت کە من ڕەخنە لەو سیاسەتە دەگرم بۆیە منیان لادا و ئەفسەرێکی دیکە وإذا بي بدلوني وحطوا ضابط آخر. زۆر باشە پشوویە گەین و دوای درێژە با گوتووەکەمانی. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک سەباح یەحیا حەمدانی. کاک سەباح ئەو عەرەبانەی کە هاتن یعنی ئەیان هێنان لە شوێنەکانی تری عێراق بۆ کەرکووک زیاتر خەڵکی کام مەنتیقە بوون لەکوێوە هاتن لەکوێوەیان هێنان؟ الأكثرية كمان زۆری نیان ئەوەندەی من بزانم هی باشوور بوون خەڵک هەژار بوون و بۆ دەرەتانێک دەگەڕان. وهو عراقي. عێراقیشە وا بیر دەکاتەوە کە مافی خۆیەتی لە هەولێر بژی یان لە کەرکووک یان لە مووسڵ. دیارە ئەمە مافی هەر هاوڵاتیەکە لە هەموو وڵاتانی دنیا. بەڵام کاتێک شتەکە تەنیا پەیوەستە بێ بە یەک شوێن تەنیا بە کەرکووک دەردەکەوێت کە لەم کارەدا نیازی داگیرکاری هەیە. زەوتکردنی مڵکی خەڵکی دیکە تۆ کە ئاسانکاری بۆ کەسی هات و تەنیا بۆ ئەم شارە دەکەی دیارە بڕیارەکەت زاڵمانەیە و نیازی خراپی لە پشتە بەڵام خەڵکی هەژار ئەوە نازانن پێویستیان بەخانوە و ئەوانیش کەرکووکیان بۆ هەڵبژاردن ئەوەشیان بیست بوو کە بڕیاری تایبەت هەیە بۆ ئەوانەی دەچنە و شارە چۆن نفوسی خۆیان گواستەوە تەنیا گواستنەوەی نفوسی دەویست بۆ ئەوەی پارچەیەک زەوی وەربگرن و پاشان قەرزی خانوبەرە وەرگرن و بیکەنە خانوو ئێمە بۆ ئەوان شتێکی باش بوو خۆ ئەگەرم بڕیارە بۆ هەموو پارێزەکانی وڵات بواە بۆ بەرژەوەندی هەمووان با دەمانگوت دەم دەوڵەتە خزمەتی هاوڵاتیەکانی دەکا بەڵام تەنیا لەم شوێنە و بۆ نیەتێکی گڵاو خزمەتی هاوڵاتی بکەی ئەمە کارێکی ناشەریفانەیە دەکرێ بڵێم پیسترین نیازە بەو شێوەیە. باشە ئەوانە کە هاتن ماڵ و مڵکەکانی خۆیان یان ئەمایەوە ینی لەو شارانەی دیکە ینی خاوەنددارێتی ئەوەشیان نەکرد؟ بێگومان کەس لەسەری نەدەسەپاندن دەیتوانی هەرچی بیفرۆشە و بێت بەڵام ئەمە مافێکی سەربار بوو مافێکی نوێ کە لە کەرکووک وەریگرتووە. حق جديد حصل عليه في كركوك. بەڵێ ئەی نفوسیشیانە گوێزرایەوە بۆ کەرکووک؟ بەڵێ دەگوازرایەوە بڕیارەکە زۆڕم بوو دەڵێ جارێکی دیکە مافی ئەوەت نابێت نفوسی خۆت لە کەرکووکەوە بگوازیتەوە واتە دەبێت لێ بمێنیتەوە. بەڵێ ئەو سەردەما گرنگی تایبەت دەدرا بە حەویجە و گەڕەکە عەرەب نشینەکانی کەرکووک ینی خزمەتی زیاتریان نەکرا؟ بەنسبە دانیشتوانی کەرکووک حەویجە و غەیری حەویجە ئەم دیاریە ئەوانی نەدەگرتەوە ئەوان نان دەتوانی زەوی و پارە بۆ بڕیارە وەرگرن چونکە ئەوان لە بنەڕەتەوە خەڵکی کەرکووکن بۆیە ئەمە بۆ ئەوان نەبوو. من مەبەسمەوەی لە ڕووی ئاوەدانکردنەوە و خزمەت گوزاری و ئەوانە گرنگی تایبەتیان پێدرا بۆ مانتیقانە کە عەرەب بوون. بەڵێ بێگومان گومانی تێدانە ئاخرەوەش بەشێک بوو لە سیاسەتی جاکاری تەنانەت لە پارێزگاکانی باشووریش هیچ کاتێک خزمەت گوزاری بە شێوەیەکی دروست و دادپەروەرانە نەدەگەیشتە هەموو پارێزگاکان. سیاسەتی ڕژێمەکە ئەوە بوو. بەڵێ ئەی لە ینی بە عەرەبکردن تەنیا مەسەلەی خاک و گۆڕین دیموگرافی و ئەوانە نەبوو بەڵام لە لایەنی کللتوریەوە فەرهەنگیەوە زمانەوە لەو لایەنەوە چۆن زۆریان بۆ کووردەهێنا. لا یادم نییە لەولایەنەوە چۆن کارکراوە و ئامارێکیشم لە بەردەست نییە بەڵام لە ڕووی لۆژیکەوە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووکیش هەر بە واراستەیە کاریان کردووە چونکە لەو پرۆسەیەدا هەموو لایەک بە یەک ئاراستەکاریان دەکرد کاراستەی تعریبکردنی شارەکە بوو یان بڵێم تعریبی پارێزگاکە بەگشتی بەڵام وردەکاری ئەوەی کە لە بواری پەروەردە چی کراوە ئەوە نازانم. بەڵێ ئەی لە مەسەلەی دامەزراندنی کرێکار و فەرمانبەر و ئەوانەی کە کوردبوون بە تایبەتی لە کۆمپانیای نەوتی باکوور و شوێنەکانی تریش لێرەدا ینی یەکسانی هەبوو یاخۆ لەوێ شەهر زوڵم لە کوور دەکرا؟ نا بە هیچ شێوەیەک عەدالەت لەو شتانەدا نەبوو لە سەرانسەری عێراق تەنانەت لە پارێزەکانی دیکەش بەڵام ئەم پارێزگایە تایبەتمەندێکی درابووێ
بێگومان بە نسبەت کۆمپانیا و دامەزراوەکانی نەوت ئەولەویەت بۆ عەرەب بوو ئینجا تورکمان. چەندی پێیان کرا بە کوردیان دوور دەخستەوە و لەو شوێنانە دانە دەمەزران مەگەر لە ناچاری بە. وعدم توظيفهم الا اذا اضطروا اضطرارا. هكذا افهم. ئەی خەڵکی عەرەب و تورکمان و ئەوانە یعنی هیچ ناڕەزایەتیەک هەبوو بەرامبەر ئەو زوڵمەی کە لە کورد دەکرا لەوەی کە مەسەلەن ماڵ و حاڵی کورد دەدرا بە عەرەبەکان کەس هەبوو ناڕەزایەتی دەرببڕێ؟ بەگشتی حەزیان بەوە نەدەکرد. بەگشتی دەڵێن من دۆست و هاوڕم لە ناو تورکمان لە ناو عەرەب لە ناو کوردی شارەکەش هەبوو. هیچ کاتێک تێبینیەوەم نەکردووە کە تورکمان دڵخۆش بوو بن بەو تعریبە. ڕەزامەندی و دڵخۆشیەکی ڕاستەقینەم نەدەدیت. بە پێچەوانەوە هەمیشە ڕەخنە هەبوو. خەڵک حەزیان بەوە نەبوو چونکە زوڵمی تێدا بوو. لە دەرەنجامدا ئەوانیش لە ئایندەی خۆیان دەترسان. کابرا دەیگوت ڕەنگە سبەی نۆرێم نیش بێت. ئەو ڕۆژە خورام کە گاڕەش خورە. ماناکە ئەوەیە کە ڕەنگە ڕۆژێک بێت من و خێزانەکەشم لەبەر ئەوەی تورکمانین بەرەو ڕووی هەمان بارودۆخ ببینەوە. بۆیە خەڵک بەگشتی دڵخۆش نەبوون. بەڵام ناڕەزایەتیشان دەرنابڕێ بە ئاشکرا. بێگومان خەڵک یان با بڵێن تورکمان بەگشتی خەڵکێکی ئاشتی خوازن. ببینە ئەفسەرەکانیان چەندیانە سێدارە دران ئەفسەرە تورکمانەکان. بۆیە خەڵکێکن خۆیان لە کێشە بە دوور دەگرن. هیچ کاتێک ڕانەپەڕیون. بەشداری هیچ شەڕ و هیچ کارێکی چەکدارانەیان نەکردووە. کار و چالاکیان تەنیا لەو چوارچێوەیەدا بووە کە هەوڵ بدەن مافەکانیان پێشێل نەکرێ و خۆیان لە تورکیا نزیک بخەنەوە و لەگەڵەوەشتا گیانی نیشتیمان پەروەری خۆیان بپارێزن. ئەمەش مافێکی ئاسایی خۆیانە. بەڵامەی ئەوانەی کە کورد زۆرجە باسییانەکەن ئەڵێ برا عەرەبە ڕەسەنەکان ئەوانەی کە لە کەرکوو بوون ئەوانە چی؟ ئەوانەش خۆشحاڵ بوون یا ئەوانەی شەر ناڕەحەت بوون بەو کارێک کە بەرامبەر بە کورد دەکرا؟ یا ناڕەزایەتی هەبوو لەلایەنەوەنەوە هیچ؟ حقيقة لا أعتقد العرب يمتعضوا بالعكس أكيد. بەڕاستی پێم وانییە عەرەب ناڕەحەت بوو بن بە پێچەوانەوە. لەناو عەرەبی عێراق گیانی نەتەوەیی بەهێزە و هێشتا هەستی مرۆڤایەتی نەگەیشتۆتە دڵی ئێمە. دڵی ئێمە هەتا ئەم ساتەش من لە کەناڵەکەی خۆمەوە لەگەڵ زۆر لە برایان قسە دەکەم. هەست دەکەم مرۆڤایەتیان تێدا نەماوە. شتیوەهام بۆ دەنووسن وەک بڵێ ئەو یانەتەوەکەی ئەو تایفەکەی ئەو کە سونەن مانای ئەوەیە ئەوانی دیکە هەموو دەبێ بکوژرێن. ئێمە تا ئەم ساتەش نەگەیشتونەتە ئەوەی مرۆڤانە بیر بکەینەوە و خەڵکی دیکە قبول بکەین بەبێ ئەوەی بۆمان گرنگ بێت کە ئەوە کێیە؟ سونەیە، شیعەیە، کوردە یان تورکمانە؟ ئەم هەستە بەداخەوە لای ئێمە لاوازە. ئەمە لە دوای ساڵی 2023 خراپتریش بوو. ئێمە پێشبینیمان دەکرد لە دوای 2023 مرۆڤی ئێمە بەرەو باشتر بگۆڕێن کەچی بەرەو خراپتر چوون. ئەمەش بەرهەموو زادەی جەنگە لەو ڕۆژەوە کە سەدام حوسێن لە ساڵی 1970 تووشی جەنگی ئێرانی کردی. ڕۆژێک ئێرانمان داگیر کرد و ڕۆژێک کەرکووکمان داگیر کرد هەتا گەیشتینە ئەم ڕۆژە. باشە ئەوە ڕێگەڕیشەیەکی کللتوریە تایفیە چییە کە ئەم هەموو گۆڕانکاریە بووە و تا ئێستا هەر لە ناو عێراقا ئەو تونند و تیژی و کە تۆ باسیەکەی ماوەتەوە تاکو ئێستش یعنی یەکتر قبول نەکردن. في ذلك الزمن لم يكن هناك شعور إنساني. هذا يعني لەو سەردەمەدا هەستی مرۆڤانە هیچ نەبوو. ئەمە ئیدی شتەکە یەکلایی دەکاتەوە. بۆ دەردەخا کە ئێمە لەو سیاسەتە مرتاح بووین. لەو ڕێنمای و بڕیارانەی سەدام حوسێن ڕازی بووین. مەبەسم عەرەبە. عەرەب بەداخەوە ئەوە ڕاستیەکەیە. کەواتە پەروەردەش دەوری هەبوو لەوەیە. یعنی خەڵک پەروەردە کراوە بەو فەرهەنگ و بەو کللتورە. مامۆسای عەزیز دوای ساڵی 1980 هەرچی گەلانی سەرزەوی هەن کاتێک دەکەونە شەڕەوە و سەرگەرمی جەنگ دەبن گەلێک کە تەنیا خەریکی شەڕە زۆربەی ڕەوشتە باشەکانی خۆی لەبیر دەکات. هەر گەلێک ڕەوشت و بەهاگەلی تایبەت بەخۆی هەیە. ئەم بەهاگەلەی ئێمە کێشەی گەورەی تێکەوتووە.
ئەمەش یەکەم بەهۆی جەنگ، ئینجا گەمارۆ، داگیرکردنی کوێت و گەمارۆ و هەتا دەگەینە ئێستش. هێشتا ئێمە کۆمەڵە خەڵکێکین خەریکی یەکتر کوشتنین. ئێمە خەریکین یەکدی دەکوژین و هاواری شتەکەین مەرگ بۆ ئیسرائیل. یەکدی دەکوژین و هاوار دەکەین بمرێ ئەمریکا. باشە فەرموو بڕۆ شەڕ لەگەڵ ئیسرائیل بکە. شەڕ لەگەڵ ئیسرائیل ناکە. بەڵام لێرە خەریکی کوشتارە. ئەوە دروشمەکانمان و ئەوە میلیشاکانمان و ئەوە حیزبەکانمان کە ئەمڕۆ حکمی وڵات دەکەن. ئێمە سیستەمی ڕەوشت و بەهاگەلمان شێواوە. کوا بە هاوڕەوشتی ئێمە؟ ئەم داڕوخانەی ئەخلاقی ئێمەش لە ساڵی 1970 بەدواوە دەستی پێکرد کاتێک ئیدی بەڕەتڵ شەهیدمان بۆ داهاتنەوە. شەهیدیش نا، کوژرا و قوربانی. ناتوانین بڵین شەهید. شەهید کەسێکە لە پێناوی خوددا شەڕ دەکات. ئێمە شەڕمان لە پێناوی خوددا نەدەکرد، بەڵکو لە ترسی سەدام حوسێن شەڕمان دەکرد. یان شەڕمان بۆ موچە دەکرد، یان شەڕمان دەکرد بۆ ئەوەی گول لە باران نەکرین. شەڕەکە لە پێناوی خوددا نەبوو تا بڵێم فڵان شەهیدە. بەڵام لە هەمووی دەنووسرا شەهید. لە کۆتاییدا هەمومان بووینە شەهید، هەتا ئەمڕۆژ. لە کاتێکدا ئەم خەڵکە قوربانین، ڕەوشت و بەهاگەلی ئێمە ئاوا داڕوخ. هذا الذي يفهمه عن منظومة القيم الأخلاقية. بەڵێ بەداخەوە وایە. بەڵام بە ئەو پرسیارە بکەم و ڕەنگە کۆتایی بەم هینە بێنین. ئامانجی کۆتایی ینی سیاسەتی بە عەرەبکردین و گۆڕینی دیموگرافیای کەرکووک چی بوو؟ ینی نەتیجەی کۆتایی چیان نەویست لەوە؟ يهدفون إلى ئەوان دەیانویست نینۆکی کورد لە ڕەگەوە لە کەرکووک هەڵکێشن. لەبەرەوەی کەرکووک هەمیشە ئامانجە گەورەکەی کورد بووە. هەمیشە هاوار دەکەن و لە هەموو دروشمەکانیاندا دەڵێن کەرکووک دڵی کوردستانە. ئەوانیش دەیانویست دەماری ئەو دڵە لە ڕەگەوە بپسێنن. بیرۆکەکەیان بەو شێوەیە بوو. ينقطع الأكراد. هذه هي الفكرة اللي موجودة كانت. ئایا ئامانجەکە ینی چۆڵکردن بوو بە تەواوەتی، چۆڵکردنی کەرکووک بوو یاخود گوندەکانی دەوروبەریشی بوو؟ نعم هو هذا الأساس. بەڵێ ئامانجەکە ئەوە بوو کە دەڵێم هەڵکێشانی نینۆک واتە نەهێشتنی وجودی کورد. بەڵام هەنگاو بە هەنگاو، پێ بە پێ، بەڕاستی شەر ئاوا هەنگاو بە هەنگاو کرا. بەڵام هەنگاوی بە زەبر و پڕکێشانە و هەتا لە کۆتاییدا توانیان بەڕاستی دمۆگرافیای پارێزگاکە بگۆڕن. تاوەکو ساڵی 2003 کەواتە تۆڵی قۆناغ بە قۆناغ ئەم شتانە جێبەجێ کراون. ئەوەی کە تو ئاگادار بی، تۆ من زۆر ئاگاداری مێژوەکە نیم کەی دەسی پێکرد، بەڵام قۆناغی یەکەم کە تو ئاگادار بی کەی دەسی پێکرد؟ تعلیبکردن مەبەست نازانم بەڕاستی، نەچوومەتە ناو وردەکاری ئەو بابەتە. بەڵێ کیە ڕاستەو خۆ سەرپەرشتی تعلیبی یەکرد لە کەرکووک؟ سەدام حوسێن خۆی بوو، عەلی حەسەن مەجید بوو، کێ بوو؟ ینی کەسێکە بوو کە بە تایبەتی ینی سەرپەرشتی بکە؟ سەدام بە تایبەتی دەوری چی بوو لەوەیە؟ هەڵبەت سەدام وەکو گوتم پاڵەوانی فیلمەکە بوو. سەرەتا و ئەخیر هەر خۆی بوو. هیچ کارێک نەدەکرا و هیچ بڕیارێک نەدەدرا و جێبەجێ نەدەکرا ئەگەر سەدام لێ ئاگادار نەبە. سەدام هەر خۆی هەموو شت بوو، دەستی وەردەدایە هەموو ئیشێک. بۆیە دەتبینی هەموو شتێک هەر بە ناوی ئەوەوە دەکرا. عراقی سەدام و پەردی سەدام و فلانی سەدام و سەدام و سەدام. بە هیچ جۆرێک ناتوانین سەدام لەم پرۆسەیە بێبەری بکەین، چونکە ئەو خۆی هەموو شتێک بوو. عەلی حەسەن مەجید کابرایەکی جێبەجێکار بوو. پلەی گرنگیەکەی هەر چەند بوو بێ و لە هەر ئاستێکی بەرپرسیارەتی بوو بێ، بەڵام لە کۆتاییدا ئەویش هەر جێبەجێکارێک بوو. دەیویست سەدام لێ ڕازی بێت، تەنیا هەر ئەوەندەی سەدام لێ ڕازی بێت، چونکە بۆی هەبوو بە یەک نوکە قەڵەم و لە چاو تروکانێکدا بێسەر و شوێنی بکات. خۆتان بینیتان سەدام چی بەسەر هەرە نزیکەکانی خۆی هێنا. بەڵێ باشە، بەشێک لەو عەرەبانەی کایانیان بۆ کەرکووک پێیانەوتن 10,000. حکوومەت بە مەبەست شیعەیە هێنا بۆ کەرکووک، یاخود شیعەکان خۆیان خواستی ئەویان هەبوو کە بێنە کەرکووک؟
لا حقيقة نەخێر بەڕاستی بڵێم هیچ بیرکردنەوەیکی تایفیانە لەو کارەدا نەبوو. أو دعم طائفي لكن بەڵێ زۆرینیان لە باشوورەوە هاتن چونکە ئەوان مەزڵومتر بوون. ببینە ئێمە پێش ئێستا باسی مرۆڤایەتیمان کرد دوور لەوەی کە ئەمە شیعایە و ئەمە سوننەیە. لەو کاتەدا خەڵکی پارێزگا سونیەکان لە گوزەرانێکی باشتردا بوون، لە ڕووی داهات و لە ڕووی تەندروستی و لە هەموو ڕوویەکەوە باشتر بوون. زیاتر کێ برسی بوو، کێ شەڕ بوو، دانیشتووی باشوور. بۆیە کاتێک ئۆفەرێکی ئاوا باشی دەخرێتە بەردەم کە دەتوانێت 10,000 دینار وەرگرێ و پارچە زەویەک وەرگرێ و قەرز وەردەگرێ و بێگومان دێ. من لەوەدا هەرگیز لۆمەیەوان ناکەم. ئێمە نابێبین لۆمە یەکدی بکەین چونکە هەمومان بەرهەمان نەفرەت. ئەمە خاڵێکی گرنگە کە ئێمە لە بیرمان کردووە. بۆچی یەکێتی بۆ یەکێتی و حیزبی داعوا بۆ داعوا و شیوعی بۆ شیوعی و تا دوایی لەبەرەوەی سەرکردەکەمان گەمژە بوو. سەرکردەکەمان لەسەر ڕێژکەیەکی دروست نەڕۆیشتە خزمەتی هەموو عێراق بکات. داهات و سامانی عێراق ئەگەر سەدام حوسێن لە ساڵی 1970 لەو ڕۆژەوە کە دەسەڵاتی لە ئەحمەد حەسەن بەکر وەرگرت، ئاخر ئەحمەد حەسەن بەکر 40 ملیار دۆلاری خەزانەی دەوڵەتی ڕادەسی سەدام کرد. جگە لەوەش 35 ملیار دۆلاری عێراق لە دەرەوەی وڵات لە قەرزدا بوو. جگە لەمانەش پارەی داهاتینەوتمان هەبوو کە ئەویش لە دەرەوە لە بانکەکان بوو. ئەمە هەمووی ئەگەر لە 79 لەسەر ڕێژکەی بەکر ڕۆیشت بە چونکە بەکر لە سەرەتای بنیاتنانی عێراقدا بوو. لە 1970 تا 1979 واتە 6 ساڵ. ئەگەر لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بە هیچ کەسێک لە دژی سەدام حوسێن دەستی بۆ چەک نەدەبرد. ئەوە بوو دەرحەقی ئێمە تاوانی کرد. ئەو بوو ئێمەی کرد بە یەکێتی، ئێمەی کرد بە شیوعی. من ئەگەر خۆشگوزەران بم و پارچە زەویم بدەنێ و زەوی کشت و کاڵی و مەڕووماڵاتم هەبێ و مانگام هەبێ و ئەسپم هەبێ و با بڵێن ئۆتۆمبیلم هەبێ و بۆ خۆم پرۆژەیەکم هەبێ پەنا بۆ شەک نابم و جنێ و بە کەس نادەم. بەڵام ئەوە ڕەنگە تۆ بڵێن لێرە بە ئەو پرسیارە بکەم وەکو عەرەب. بەڵام ئەگەر من وەکو کورد مافی زمانم نەبێ، مافی پەروەردەم نەبێ بە کوردی، مافی ڕۆژنامە و گۆڤار و کۆمەڵێک شتی کە پەیوەندی بە قەومیەتی منەوە هەیە، ئەگەر دانەنەی بەوەیە مەجبوری چی بکەی؟ مەجبوری کە چەکەڵگری. یعنی بە شێوەیەک تۆ ئەبێ مافەکانە بەدەستبێنی یا دیفاعکەی لە مافەکانی خۆت. برای عزیز، تۆ شەڕ ناکەی ئەگەر مافەکانی خۆت وەرگرت. ئەوەی کە منیش باسی دەکەم بابەتی مافە، زمان و هەموو شتەکانی دیکەش مافن، ئۆتۆنۆمی مافە. وایاننا تۆ کە بە مافی خۆت گەیشتی شەڕی بۆ ناکەی، ێ باشە بۆچی مافی خۆت نەدەمێ؟ بۆ ئۆتۆنۆمی بێت یان هەر شتێکی دیکە. ئەمە ئەو شتەیە کە ئێمە لە وڵاتی خۆماندا نەمانزانیوە مامەڵی لەگەڵ بکەین، جا سەدام بوو بێ یان غەیری سەدام. ئەگەر شتێکی تایبەت هەبێ پەیوەندی بە کەرکووک و حەزەکەم باسی لایەنی ئەمنیەکەی تری بکەین. یعنی ئەو باسی تعریبمان کردووانە، بەڵام لە ناو کووردە بە تایبەتی هەیئەی کەرکووک کە سژنێکی تایبەتی بوو لە کەرکووک، لەویادا بە سەدان خەڵکی کورد ئەشکەنجە دراون، کوژراون و شوێنێکی زۆر معروفە بۆ کورد، یعنی وەکو ناو. لەسەر ئەوە چییە زانی؟ حەزەکەم لەسەر ئەو سژنش ئەگەر زانیاری تێ حتممە نەبێ زانیاری تەبێ کە تۆ لەوێ ئیشت کردووە، چییە زانی دەربارەیەوە؟ بۆچی ئەوە زۆر تایبەتیان کردبوو بە شوێنی ئەشکەنجەدان و کوشتنی کورد؟ بەڕاستی نازانم شوێنێکی تایبەت هەبوو بێ بۆ ئەشکەنجەدانی کورد. بە شوێنێکەیە پێوترێ هەیئە لە کەرکووک. هەیئەی لێکۆڵینەوە بوو؟ لە چی؟ هەیە دەستەی لێکۆڵینەوەیە، شوێنی ئەشکەنجەدانە، یعنی ئەو زیندانیانەی کە لە سلێمانی و کەرکووک لە هەولێر و دهۆک ئیعترافیان ناکرد ئەیان هێنان بۆ ئەو شوێنەوە، شوێنێکی خراپتر بوو لە لەوانەی سلێمانی و کەرکووک و ببوورە دهۆک و هەولێر. بۆیە لەوێ ینی شێوەی ئەشکەنجەدانەکان زیاتر بوو، جۆرتر بوو. یعنی تۆ هیچ دەربارەیەوە نازانی؟ بەڕاستی هیچم لەبارەی ئەو هەیئەیە نەبیستوە و نەمبینیوە بە هیچ جۆرێ.
خۆی لە هەر پارێزگایەک بەڕێوەبەرایەتی ئەمن هەبوو ئەوان کاری خۆیان دەکرد وەکو هەر شوێنێکی دیکە خەڵکیان ئەشکەنجە دەدا و دەکوشت و لە بارانیان دەکردن و دایاندانە دادگا هەمانەوە ئەمنەی گۆڕی بە کۆمەڵی لە دوای خۆی بەجێهێشت بەڵام هەیئە نازانم کامەیە باشە کەواتە لەوانەیە ئێوە زانیاریتان هەبێ و بەڵێ ئەوەی کە من خوێندومەتەوە لە بیرۆریەکانی ئەو زیندانیانەی کە لەوێ بوون وە خەڵکی تریش کە خۆمان گفت و گۆمان لەگەڵا کردوون شوێنێکەیە بە ناوی هەیئەی کەرکووک کە لەوێ بە تایبەتی ئەشکەنجەی ئەو کوردانیان داوەوانی کە سیاسی بوون پێشمەرگە بوون گیرابوون تەنزیمات بوون هەرویستم بزانم کە تۆ لەسەرەوە هیچ دەزانی؟ نا بەڕاستی لەبارەی ئەو هەیئەیە من هیچ نازانم ئەی لەسەر ئەوەی کە زۆر جار یعنی حتمما بیستوتە لە زۆر شار ڕەنگە لە نەجەف وانش کرابێ بەڵام بە تایبەتی لە سلێمانی و کەرکووک و هەولێر و دهۆک چەندین جار لە دوای 85 و 6 و 7 و ئەوانە چەندین گەنجە هێنران لە ناو جەرگەی شارەکانە ڕەمیانەکردن لە کەرکووکی شتیوا کراوە تۆ ئاگاداری ئەوانش نەبووی؟ طبعا كنا نسمع بهذه التعليمات بێگومان ئەو فەرمانانە هەبوون هەندێک کەسیان لەسەر شەقامەکان گول لە باران دەکردن بۆ ئەوەی خەڵکی دیکەی پێ بتۆقێنە کە لە سلێمانی کێشەیەک ڕووی دەدا موحسین بۆ نمونە ئەو کاتێ موحسین هەبوو پاشان خەڵکی دیکە هاتن دەچوو دەست بەجێ لە هەمان شوێندا خەڵکی گول لە باران دەکرد ئەم ڕێنماییە بە پلەی یەکەم عەلی حەسەن مەجید لێ بەرپرس بوو ئامانجەکەشی ترساندن و تۆقاندنی خەڵک بوو لە هەر ماڵێکەوە تەقەیە کرابە ئەو خانوویان دەڕوخاند هەر خانوویەک لەسەر دیوارەکەی شتێکی لە دژی ڕژێم لەسەر نووسرابە دەیان ڕوخاند لەبەرەوەش بوو خەڵک کاتێک دایان بینی لەسەر دیوارەکەیان شتێک نووسراوە بە پەلە دەچوون بۆ خۆیان بۆ یاغیان دەهێنا و نووسینەکەیان دەشاردەوە خەڵک ناچار دەبوون خۆیان بپارێزن بەڵام بەڵێ گول لە بارانکردنی بانقەس هەبوو بۆ نمونە پارێزگاری هەولێر کە کورد بوو هەوڵیاندا بیکوژن چوون خەڵکێکیان هێنا کە خۆیان پێشتر گیرابوون ئەوانەی کارەکەیان کرد بۆ هەڵاتن چەند کەسێکی سەربەیەکێتی بوون کارەکەیان کرد و بۆی دەرباز بوو عەلی حەسەن مەجید و بەڕێوەبەری ئەمن دەیانویست خەڵک سزا بدەن هاتن چیان کرد چەند کەسێکی گیراویان لە زیندان دەرهێنا خەڵکی ڕاگیراوتان هەیە لە بەڕێوەبەرایەتی ئەمن بەڵێ هەمانە 23 کەسن ئەو 23 کەسە بێنە ئەمانە بە تۆمەتی شتی دیکە گیراون ڕەنگە تۆمەتەکانیان هیچ پەیوەندێکی بە تیرۆری شەوە نەبوو بێ بڕۆن بیان هێن و گول لە بارانیان بکەن ئەم گول لە بارانکردنە بۆ ترساندنی خەڵکی دیکە بوو بۆی بڵێن تۆمەتبارەکانمان گرتووە ئەوانەی هەوڵیاندا پارێزگار بکوژن ئەمەش سزاکەیانە و سزاکە بۆ هەمووتانە بۆ ئەوەی بزانن ئێمە هەر کاتێک هەڕەشەی ئاوامان لێ بکرێ بە توندی لێتان دەدەین ئەوە یەکێکە لە نمونەکان زۆر باش ئێمە لێرەیە کۆتایی باڵخەیم جارەمان لێنین لە ئاڵلقەی داهاتوودا باسی کۆمەڵکوژی بارزانیەکان و هەندێک لە ڕاگواستنی فەیلی و کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەکەین کە تۆ شایەتیان لەسەر دەدەی بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی ئاڵلقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئاڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد بۆ خۆت بەشداریت کردووە لە تاقیقکردنی ئەوانەی کە ژیراون بۆ خۆت بە چای خۆت ئەشکەنجەی خەڵکت بینیوە منداڵەکانی شوەکویەکێ لە برایان شایەتی لەسەردا بە زندویی دەخرانە پاڵکە سوکارە کوژراوەکانیان و خۆڵیان بەسەردا دەکرا یعنی خەڵکی لەو بابەتە هەن کە ئێستا لە کوردستان و پشتیوانی لە حیزبی بەعسەکە وموضوع برزانيين أيضا ليس له علاقة برزان مەسەلەی بارزانیەکان پەیوەندی بە بارزانەوە نەبوو بۆیە بڕیاری بارزانیەکان لەلایەن سەدام حوسێن خۆیەوە دراوە ئەوانەشی جێبەجێیان کرد فازڵ بەڕاک و دەستگای ئەمن نعم هي دلائل رسمية بەڵێ بەڵگەی فەرمیە و نووسراوی باوەڕپێکراوە و لەلایەن خودی بەڕێوبەری ئەمنی عامەوە دەرچووە